دامەزراندنی 45 کەس بۆ 4 بەڕێوەبەرایەتی هەڵەبجە کاردانەوەی لە نێوان چین و توێژەکان لێ دەکەوێتەوە. ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی لە هەڵەبجە کە چاودێری پرۆسەکانی دامەزراندن دەکات دەڵێت داوایان لە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی هەڵەبجە کردووە زانیاریان دەربارەی شێوازی و دامەزراندن پێ بدەن، بەڵام پێیان نەدرا و ئەوەش نیشانەی ناشەفافی پرۆسەکەیە. وەلە ئێستایشە دوو تاعینات کراوە لە سەراستی پارێزگای هەڵەبجە تاعیناتێک بۆ تاقیگەی بیناسازی کە 26 کەسە بە شێوەیەکی ناشەفاف و لە هەمان کاتا بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە تاعیناتێکی کردووە کاندید کراوانی ئەعلان ناکا بە شێوەیەکی ناشەفافە ڕای ناگەێنێ بۆ دانەمەزراوەکان بۆ خەڵکانی دەرچووی ئەو بەشە. ئێمە داوامان کردووە کە ئەم بابەتە ڕوون بکرێتەوە بۆ هاوڵاتیان و بۆ هەموو خەڵکی هەڵەبجە، بەڵام بەداخەوە وەڵامی ئێمان نەداوەتەوە بە نووسراو. چین و توێژەکانی هەڵەبجە بە تایبەت نوێنەری دەرچوانی دانەمەزراو دەڵێن نیگەرانن لە شێوازی دامەزراندنەکان لە پارێزگاکەیان و دەژڵێن بە شێوەیەکی ناداتپەروەرانە و ناشەفافانە بەڕێوە دەچن و بەوتەی ئەوان لە سەدا 80 دامەزراندنەکان لە هەڵەبجە بەو جۆرە بوون. ژمارەیەک بەڕێوەبەرایەتی فەرمانگەشە لەناو پارێزگای هەڵەبجە بە شێوازێکی ناداتی و بە شێوازی ناشەفافی و ناداتپەروەری ئەم دامەزراندنی تێدا ئەنجام درراوە. ئەتوانین ڕێژەکەی دیاری بکەین کە بە نزیکەی لە سەدا 80 ئەو دامەزرانی کە لە دوای ساڵی 2010 لە سنووری پارێزگای هەڵەبجە کراوە بە ڕێژەی لە سەدا 80 بە شێوازێکی ناشەفافی کراوە، ناداتپەروەری تێدا نابینرێت، لە سەدا 20 بە شێوازێکی خاڵبەندی کراوە. ئەمەش بەشێکی سەرەکی ئەو نائیداری و ناڕێک و پێچەیە کە لە فەرمانەکانی هەڵەبجە هەیە کە ئەمەش بەداخەوە تەئسیری گەورە لەسەر بێکاری و نەبوونی هەلیکار بۆ گەنجانی ئەم شارە دروست دەکات کە دوجار گەنج و دانەمەزراوی ئەم شارە باجەکەی دەدەن و کۆمەڵی خەڵکی مستەفیدی دەسەڵاتی ژێربەژێر لەم بوارەدا ڕۆڵی خۆیان نەبین. دەچمە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی هەڵەبجە و لای جەگری بەڕێوەبەر پرسیاری پرۆسەی دامەزراندنی و 45 کەسە دەکەم و نیگەرانیەکانی یاڕاستە دەکەم، ئەویش وەڵام دەداتەوە. ناکرێ دەستوەردان هەربێ لەم بابەتەیەوە هەموو دەستوەردانێک ئێمە ڕەتەکەینەوە و بەدڵنیایەوە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە و دەستوەردان نەبووە تا ئەم کاتێک کە من قسە بۆ جەنابتانەکەم و پرۆسەکە بەو شێوازە ڕۆشتووە کە ڕاگەیەنراوە بەپێ ئەو پیوەڕ و خاڵبەندیانە وردبینی ئەکرێ، بەڵام تا ئێستا پرۆسەکە یەکلایی نەبووەتەوە و هەشت لە قۆناغی وردبینی و فلتەرکردنە. نزیکەی 2000 دەرچووی زانکۆ و پەیمانگەکانی هەڵەبجە لە پسپۆرە جیاوازەکان فۆرمیان بۆ تەنیا 45 جەلی دامەزراندن پڕ کردوێتەوە بۆ بەڕێوەبەرایەتیەکانی کشتتوکاڵ و هاودێری ڤێتێنەری و پۆلیسی دارستانی هەڵەبجە. ئەمەش لە کاتێکدایە دامەزراندنی ئەو 45 کەسە بە شێوەی گرێبەست دەبێت و لە ئێستادا ناوی ئەو 45 کەسە لە ژێر وردبینیدایە و ئاشکرا نەکراون. ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و دەرچوانی دانەمەزراو دەڵێن هەر پرۆسەیەکی دامەزراندن بەڵگەی پێویست دەبێت کە ناشەفافی تێدا کراوە لی بێدەنگ نابن و ڕێگەی مەدەنی و یاسایی بەرامبەر دەگرنەبەر. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.